ئازیزان وەکو زانین کە ئێمە بۆ ماوەی چەند کاتژمێرێک کاتێک کە بە ڕۆژووە بین هیچ شتێک ناخۆین و هیچ شتێک ناچێتە گەدەمانەوە بۆی زۆر گرنگە کە گرنگی بین بەو بابەتانەی کە لە بەربانگە ئەیخۆین بزانین بەچی دەست پێ بکەین چۆن بەربانگێکی تەندروست بکەینەوە و هەروها دوای ئەوە چی بکەین چی نەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر زانە ئەحمەد کە بەڕێزیان پسپۆری خۆراکەن دکتۆر سڵاو لێبێ بەیانیت باش مانگی ڕەمەزانم لێ پیرۆز بێ زۆر سپاس دکتۆر وەکو زانین کە بۆ ماوەی چەند کاتژمێرێک ئەم ساڵ نازانم شانزەیە حەڤە کاتژمێر بە ڕۆژوە بین هیچ ناچێتە گەدەمانەوە سەرەتا با بۆ دەست پێ بکەین بزانی ئەو گۆڕانکاریانە چییە کە ڕوویە لە جستی ئێمە کاتێک کە ئێمە بە ڕۆژوە بین بالضبط طبعا لە کاتی بە ڕۆژوبوونە بە هەر شێوەیە بێ ڕۆژوبوونی زانستی بێ یاخۆ ڕۆژوبوونی ئاینی بێ لە زۆر شوێن هەیە ڕۆژوبوونی کەلتوری یاخود مەسەن کۆمەڵایەتی هەیە تۆ بە مای 15-16 دانە سەعات کەوا کالۆری ناچتەوە لەشتەوە بڕی ئەو مەخزوونەی کە ناو جگەر و ماسوکان تا هەیە لە کاربۆهایدرێت زۆربەی کات سەرفە بێت باشە لە ئەنجام تا لەشە چێتە جۆرێک لە سووتانی چاوریەکانی لەشت بەمە وزەیەکی تەندروست دابین ئەبێ بۆ زۆربەی بەشکانی لەشە بە تابەتی بۆ دەماخت لەبەرەوە هەستەکەی کەوا مەسەرن گۆڕانکاریکی زۆر گەورە ڕوئەدا لە لەشتا بە تایبەتی بۆ دەماخی مرۆڤ زیاتر چالاکە بێ زیاتر کۆڵی کۆگنیتیڤ فەنکشنەکانی دەماخی کە وەکو زاکیرە و مێمۆری و ئەم شتانە هەمووی باشتر ئەبێ لەشی مرۆڤ ڕاتە حاڵەتێکۆ لە کاتی ڕۆژوبوونی 15-16 ساعتیە کەوا ئەچێت حاڵەتی ئەوەی کە بۆ مانەوە واتە چییە؟ هەستەکە کەوا بەرەو ناوچوون ئەچێت باشەخانەکان لە ئەنجامی ئەمەدا هەستەکە دەستەکە بە عملەیەکی فەسەجی کە پێوتە ئۆتۆفاجی ئۆتۆفاجی واتە خۆ خواردنەوە کردارێکی فەسەجی لە ناو خانەکانی لەشی مرۆڤ کە هەڵسێ بە چاکردنی هەرچی ئەو پرۆتینە زیانی کە لە ناو خانەکانە هەیە لە ناو بردنیان و دەرکردنیان و هەروەها دروستکردنەوەی خانەکە لە هەموو ڕۆکانەوە حتا بە قوتکردنی ماتۆکۆندرای خانەکانمان بۆ ئەوی ئفکتیڤتر بێت و چالاکتر بێت ومانە ئەمە کارێکی زۆر چاکی هەیە بۆ حتا گەڕانەوەی وەکوڵی میلی تەمەەن بەرەو دواوە بۆ دژەپیری و لە هەمان کاتا بۆ وەکوڵی چاکبوونەوەی زۆربەی زۆری نەخۆش درێژخانەکان ڕاستە باشە دکتۆر لە ماوەی ئەو ڕۆژە ئێمە چی بکەین بۆ ئەوی کە بتوانین بە زۆرترین شێوە سوود لە ڕۆژۆکەمان ببینین ئەو خوانە چیە کە ئەبێ بیکەین ئەوانەش چیە کە ئەبێ لی دوورکەوینەوە بێجگە لە خواردن دوایینە سەر خواردن بە شێوەیەکی گشتیە کە بە ڕۆژوو ئەبێ جارە پێش هەموو شتێک خەوێکی تەندروست هەبوو بێ ڕۆژەی پێش و چکە زۆر هیلاکتەکە ئەگەر بێت و لە حاڵەتەکە کەواتۆ کالۆریش لە لەشتانە بێ و شەوی پێشش باش نەخەوتوی دوورکەوتنەوە لە قەلەقی و هەروەها وەرزش بە شێوەیەکی کەم ئەتوانی بکەیت وەرزشی لۆ ئینتەنسیتی یاخۆ یعنی کۆڵی بە ڕزمێکی کەم ئەتوانێت وەرزشانی کەوا مەسەڵەن ڕۆشتن بە پێوەمانە دامانەوە لە ماڵەوە زۆربەی کات و کۆڵێت یاخو زۆر نووسن لە ماڵەوە و ئیش نەکردن هیچ ئسفادەیەکی لە نابێمانە زۆربەی کات میتابڵزم خاوە بێتەوە و هەروەها ناگەیتە ئەو مەرحەلەیەکەوە چاوری بسووتان دەست پێ بکاتەوەمانە لەبەرەوە هەندێک کەسە گەرم لە حەزە بکەی بەیانیان کە لە دوای پارشەوە مەسەمون منە ئەنوێت کامە شتێکی زۆر ناتەندروستە باشە تا ساعت 5 بەیانی نانوێت لە دوای 5 بەیانی ئەنوێت زاریوە ساعت 12 یەک هەندێک کەسی عەسر هەڵەسێ لە خەو ئەو کاتت ساعتێکەوە دەستکە بنەخوارد هیچ ئسفادەیەکی نامێنمانە پێویستە تۆ شتێکی وا بکەیتەوە هەرچی مەخزوونی کاربۆهایدرێت یاخۆ گلایکۆجینە لە ناو جگەری مرۆڤ کە تقریبا نزیک 2000 کیلۆ کالۆری گلایکۆجینی تایە ئەوانە سەرف بێ و لە دوای ئەوە اینجا چاوریستان بەردەوامە بێ دەست پێ کاتۆمانە باشە ئێمە یەکەم شت کە ئەیکەین بێگومان ڕۆژەکانمانەشکێنین بەربانگەکەینەوە ئەنجا ئەمڕۆ حەزم کرد باز لە بەربانگکەین بەربانگێکی تەندروست چۆن بتوانین بە تەندروستترین شێوە بەربانگەکانمان با بڵێن بکەینەوە ئەنجا شتانێکی زۆر هەن لە ناو بازارە خەڵک با بڵێن لە بەیانیەوە ئەتوان بڵێم شتەکڕێ بۆ بەربانگ و بۆ کاتی ڕۆژۆشکانن چۆن بەربانگ بکەینەوە یەکەم شت بەچی دەست پێ بکەین سێ وەکوڵتانم بۆم سێ میحوەر هەیە لە بەربانگکردنەوە بۆ ئەوەی کە بە تەواوەتی زۆر بە تەندروستی بەربانگی تەواوەتکەین یەکەم لە ڕووی تەوقیتەکەیەوە لە ڕووی تەوقیتەوە کە زۆر مهمە کە تۆ بەربانگ بکەیتەوە طبعاً گەدەت بچکۆلە بووەتەوە لە فتری لە بدایەتە کەوا خانەکان بۆ مای 15-16 ساعت نان نەخواردووە هەسیاری هۆرمۆنی ئینسۆلین بۆ خانەکان زۆر ئەبێت چکە لەو فترەیە تۆ بە تەواوەتی خانەکان پێویستیان بە پێکاتی خۆراکی و لە هەمان کاتە پێویستیان بە کالۆری هەیە
لە ئەنجامی ئامادەرگای خانەکانە کرێتەوە هەر خواردنێ بخۆی کە ناتەندروست بێ و بەتایبەتی زۆربەی کاربۆهیدرات پاڵەراوەکان و کۆمانی کێسەر بەردەستمانە زۆربیان ئەبێتە هۆی ئەوەی کادرگای خانەکانە کرێتەوە هەموو ئەو چۆری کە ئەی خۆی لە ژەمە سەرێکەکە هەمووی ڕاتە شوێنی خۆی بە فترەیەکی زۆر ئەچێتە ناو خانەکان وەکە نەشەی ئەندا یعنی وەکەنەوە هیچ ئیسفادەی تەندروستی نەکردووە ئەمە لە ڕووی خواردنی تەندروست لە ڕووی تەوقیتەکەوە لەبەرەوە باشترین شێواز بۆ ڕۆژوشکاندن بریتیە لەوەی کەوا تۆ یەکەم جار ڕۆژەکەت بشکێنی هەتا ئەوەی هەستیاری خانەکانت بەرەبەرە دا ئەمرکێتەوە بۆ ئینەکە و دوای نیو سعات خۆی هەندێک جار لەبەرەوە ئێمە ڕۆژەکە ئاینی ئەگەر ڕۆژە زانستی بێت باشترین شتەوەی تۆ ئێستا ڕۆژەکەت بشکێنی بە شتێکی خەفیف دوای 2 ساعت بۆ 3 ساعتی کە بەڵام تۆ زۆر ناڕەحەت بەڵام لە ئاینەکەش ئەوە بزانام پێم وابێ زۆر زانیاریشم نییە بەڵام ئەو بزانام ئەڵێ ڕۆژەکەت بشکێنە و نوێژەکەت دقەیەک بەڵام خۆی زۆر باشتر 2 ساعت دوای ئەوەش بێ بەڵام بەرحاڵ ئەقلەوە ڕۆژەکە بشتێکی خفیف فشکێنێ سێنە سەر ئەو شتانی کەوا باشن و لە هەمان کاتە دوای ئەو دوای نیو ساعت مەجال بە خانەکان ئەو هەستیاری هۆرمۆنی ئینسۆلینی کە زۆر مفرەتە کەوا ئەکا دەرگای خانەکان بکەێتەوە بۆ هەموو چۆری و نیوترنتەکان بە ئەو هەستیاریان نەمێنێ و اینجا دوای ژەمە سەرەکیەکە خۆ ئەمە لە ڕووی تەوقیتەکەەوە دوو لە ڕووی ئەوەی کەوان گەدەمان بچووک بووەتەوە و زۆر ناڕەحەت و بە یەکەم جار دانیشی 3000-4000 کیلۆ کالۆری ئەکەیتە ناو گەڵەکەتەوە لەبەرە پێویستە هەتا ئەتوانی کەم بخۆیت بە شێوەیەکی خاو و زۆر پێویستە عەدەدی کالۆرەکانش کەم بێتەوە باشترین ڕێگەش بۆ ئەوە کەوەیە تۆ لە ئۆڕێدی یعنی لە ناو گەدە بچووک بۆ تۆ یعنی مەسەن بۆ ئەوەی کە خواردن کەم خوا لەبەرەوە خۆت ڕابێنە لە جاری یەکەم دووەم سێم ڕۆژۆمانە ئیتر خۆی شەهیەتت کۆنتترۆڵە بێ بەڵام ئێمە زۆری تێەکەنی اینجا باشترین شێوە ئەوەیەکەوە کە دەستەکەی بەنام خوارد زۆر بە خاوی نان بخۆ کە زۆر بە خاوی نان خوارد زۆر زوو سەریع تێرەبی تۆمانە بەڵام لە فترەیەکی قیاسی کەمە ملاحەزە بکە ئێمە لە ماوەی 10 دقە هەموو ئەو خواردنانی کە پێویستە تۆ لە سعاتێکا پێی خۆیت هەمووی بەیەکجارکردنەوە مایدەمان لە ئەنجامە بڕێکی زۆر لە خوێن پێویستە شەفتە بێت لە ناو ماسوکان و بەناو مایدە و ئەبێت هۆی ئازاری گەدە و ناڕەحەتی و بێتاقەت کەسەکە حەزەکە هەر پاڵکەوێ ناتوانێت هەستێشێتە بالضبط ئەمە لە ڕووی کالۆری و سێمشت لە ڕووی کواڵیتی خۆراکان ئێمە وەکو وەزانی پێکاتی خۆراکی سەرەکیمانێک کە بچێت لە پرۆتین و کاربۆهیدرات جەوری پێویستە لە کاتی ڕۆژوشکاندنە بە تایبەتی یەکەم شکاندنی پێشەوەی ژەمە سەرەکیەکە محاولە بکەین کاربۆهیدرات تێکەڵاو نەکەین لەگەڵ چیا لەگەڵ چەوریە یعنی ئەگەر بۆ منێت حەزمان ئەو کەسانی کەوا کیتۆسەکەن بۆ منە زۆر شتێکی چاکەم ئەتوان چۆرێکی باش خۆن لە گەڵ شکاندنی ڕۆژەکەیانە بەس نابێت کاربۆهیدراتی لەگەڵ بێت باشە ئەگەر حەزت کرد لە کاربۆهیدرات هەندێک بخۆی زۆر نا کاربۆهیدراتی تەندروست کاربۆهیدراتی ناپاڵێوراو کە مەسەن وەکو مەسەن چەرەساتەکانە هەندێک لە میوە ناشرینەکانە مەسەن لە سەڵاتەکان ئەو کاتە پێویستە باشە چەوری نەخۆی لەگەڵیان یعنی ئەتوانی دائیمەن توانی کاربۆهیدرات لەگەڵ پرۆتینی وشکە بخۆی یا ئەوتا بچی بخۆی یا ئەوتا چەوری بخۆی لەگەڵ پرۆتینە بەس کاربۆهیدرات لەگەڵانە بێت یعنی کە کاربۆهیدراتی خوارد ناتوانانی چەوری بخۆی ئەوەی تێگەشتم کاربۆهیدرات و چەوریەکە بێکەوە ئەمە نابێت زۆر خەتەرەکە بەڵام خواردنی ئێمەش چی بکەین لەوە پێکاتەوە ئەگەر حەزت کرد بۆ منە کاربۆهیدرات خۆی فەرموون بۆ منە حەزت کرد بۆ منە ساوەڕێ بخۆی لە کاتی بەربانگە با ساوەڕەکە چەور نەبێت طبیعیە حەز ناکەی مەسەن کەمێک حەزی لە کاربۆهیدراتێکی وتمان ئاڵۆز کەوا کێشەی زۆر دروست نەکا بۆ هۆرمۆنی ئینسۆلین ئەو کاتە توانی چەوری کەم زۆر لەگەڵا بخۆی باشترین شتەوەی بۆ نمونە نانێکی زۆر یعنی لە مەسەن بۆ منە لە جۆ و کەپەک ئەتوانی بخۆی لەگەڵ پارچەی سنگی مریشکی کوڵاو ئەمە یەکێکەوە کە بریتە لە لین پرۆتین و لەگەڵ کاربۆهیدراتە بەڵام ئەگەر کاربۆهیدرات نەخۆی ئەتوانی چەورێکی باش خۆی لەگەڵە بۆ نمونە ئەتوانی منوانی کیتۆسەکەن ئەتوانی مەسەن بۆ سەڵاتەکانن لەگەڵ گۆشتەوە تو ماسی و هێلکە و هەمووی تێکەڵاوکن بە چەورێکی زۆر نابێتەوەی زیادبوونی وەکوڵی تێزدانی هۆرمۆنی ئینسۆلین لە ئەنجامە دەرگای خانەکە ناکرێتەوە چەورەکان سەرفە بێتەوانە بەڵام کە کاربۆهیدرات خوارد نابێ چەوری زۆر بخۆیتەوە لەبەرەوە ئەگەر ئەم سێ ئینە بکەیت لە تەوقیتەکەیە یەکەم جار کەمێک بە شتێکی خەفیف ڕۆژگە بشکێن دوای نیو ساعت بە ساعتێ ڕۆژگە دووەم کەم بخۆ هەر لە ڕووی کالۆری شوێ کەم بخۆی سێ هەمیشت ئەوەیە نابێت تێکەڵاوی کاربۆهیدرات چۆری بکەیت باشە دکتۆر بابەت لە بابەتەکانی بەربان بکەین خورمامان هەیە ئاومان هەیە و شیرینیشمان هەیە کامیان لە هەمویان تەندروستترە
لهميان تندروس اگر لما برسي او تندروس ريشتا يعني كوابي خوي تمانا سيرك حظكم لروي جارب باقلاو بهيش تندروس ني همان حظكم يعني جارك ناوي شد برمو معنا خاطر زاني هم اندستري كي غوري او هي ناو معنا لبر شيرين كبزاني بالضبط شلون بيخوين اتواني بلون مثلا بون من اسم خرما ام باقلاو لشي لسي بيك هاتي سركي دروس كراو كحسي بيك هاتي كنا تندروس بلا يكمل لا ار دي سبي دروس كراو ار دي سبي ولا هموما اشكرايك ولا شي دروس بشي سبي اكريتو بفوسفور سبي اكريتو ماده كيميائيه كأزوزو ناتن درسته حتى يعني حتى هند الدراسات ما ديك ما نبت الوكسان كلو بروسيسات دروسه بها والوكسان هيك كاني كبت هي درزبوني ياخذنا ماني هساري انسولين كبر درزبوني شكري معنا ان جبيت قال له يكا شكر لنا مثلا بونو ارز سبيع هيك هرواز من شكرك مجموعه ما هذيك تي كزوزو خربت لنا شكرك جلوتين بروتين هيك هو كره ديواري بوري خانك ديواري قدو ديواري ريخول كمان برينارك او معنا بكتيني تاع لاكتيني تاع انواع اشكال بروتيني هوكري تاع الناوي كان من برزوزو ناتن اما بلايك بارتلنا تندرستيا بالضبط اما يك دوام برا شكر او همو ما نزاين شكري بالاو تيكال كراو سهم بريتيل للروني ناتن درس خاطر زاني زور بي زور يعني ناتو ان روني زاني ببي هرزاني وين كان ناتو روني تندرس تيكن لبروز الرونا ناتن درس كان تيكل كاو بريتيل الروني نباتي يا روني سروشتي بولي انساتوريتد فاتي اسيد ياخو بيكا تشوريك ترش ناتيركانا باشا اما هو بابي نصير موضوع خرما بلا طبعا خرما لقل هنجينا كسنات وانا لهيج دكتورين لسر ارزا بتواني انكاري او كاكا مجموعه كي زوزو سوري تندرسي انت دجا بكتيريا انت دجا بيري انت مواد مثلا مجموعين من هيك فايتو نيترنت لنا خرما ولنا هنجينا حتى دبو دجا بيري بركي زوزو كالسيوم ومغنيسيوم مثلا بون اسنيتايا لبربا مطلقي هيش تخراب نية بلام من تو اگر بماني وزن ما بزن نابي يعني خرما بخوين اما بلام تو من علكت يا اخو كركي جنجه جنابت مثلا تو الروجان 2 ساعات بادي بيلدينج بتاكيدي بخويش كشيك ماني اگر شيء كيش اسايج مثلا يك دانا دو دانا معنا هيك كشيء يعني بري فركتوزي زور دور تاعي يعني وقال هاو كشيء كدولاينه شكريمي ويتا فركتوز كشيء شيء كيسي بهرمون انسولين فركتوز مباشرة ناوج قررت باشا بول لايبوجينيسيس وقت ناوج قرا مباشرة ببيع هرمون انسولين حتى اگر ملاحظوك ميو كان اگر بخوي بفركتوز داي او هيني خو بقرا شكري خانت زور برزنابته شكو حتى جلايسيميك اندكس كشي زور كما وكو جلوكوز نيه بلام خرابتر لبرويكا يكم مباشرة ناوج قرا بتوري يكتوري كوكو كريتو ودوم دائما برايورتي هي لناوج قرا بو ميتابوليزم يعني حتى فركتوز وصابه هيش تيك هرسنا كريو هيش تيك ذكري ناكت لبرو بمطلقي خراب نيه خرما زور شاكه بلام خراب كي او كار يكسر دس كيبو يكسر دس مكبو انا يعني قال مثلا حظ لخرمايه للرئاين يوشتكي مباركه ونازم تشيو معنا اتواني يكم جار رمضان كرت يا خو روجوش انا كو بشتكي روجوش كان كو بشتكي مثلا خفيف دس بكيت بون من اتواني مثلا شوربايه كي زلاطه بخويت وكو باس مان كاجر كربوهيدرات خوي بعد تشور نبت واجر كربوهيدرات شنا خوي زور طبيعي بعد تشور مثلا شوربايه كي نسكينا بخو كزوزور تندرسته مثلا بون من اتواني تو هند زلاطه بخوي بزيت زيتون امانه حتى هستياري هرمون انسولين كما بيتو او كاتا دواي يقدو ساعات لقل خوارنا كتا اگر يقدو سيدنك خرماش خوي هيك شيء درس نابي باشا او هيك شيء كمان دبر او بمطلقي هيك تيك نمان تو هنجوين خرما اوشتاني كازوس رشتين زوزوشتكي چاكن بلام اگر بتي كيش دابز رمضان اگر بتي سوده تندرس كان رمضان بيبقى بالتاكيد نابي روجوش كانت بكربوهيدراتي بالوراو او باسمان كي بس ام كربوهيدراتي كي فركتوزاويه اجنابت لبرك بركي زور ابد خانه كانت هسياري بو هرمون انسولين زياكت باشه دكتوري كي كتلو خوارناني ياخذ له خوارناني كلا اما زور خوري خلقي زور حزي بيكن شربته كان لكاتي رمضان انجا باز لشربته كان بكين بزاين سروشتي ياخذ او شربتاني كدرست كري جوازيان تشيو كما يم خوين كي بيخوين بالضبط سير مقارنة أم دوانا بكين أما شربت التارة دي سوشتي بلا أنا رني تاع الرنجين كومانا توزك كمان توزك هديارة قد شربتي ميوج بمشوية مستحيلة دائما زوزر كالا هنارية تقريبا شيء كومانا أما هيك أمي كان أقل ملاحظة بكين سيرك هر يعني وكو هملشن ويا بوي هملشن أقل حنا ملاحظة بكين يعني ديارة هموي مواد كيميائية تصل كهر مستحيلة يعني أنت شون ولا كان يبيني شون أمانة أما
يعني اتوانم بڵم لە سا هەفتا بۆ هەشتا شەکرە يعني هیچ شتێکی کە نییە و تەنها تامی موادی کیمیاویمان هەیە تامەکانی تامی پرتەقاڵ تامی هەنجێر تامی سێو هەمووی خۆت زانی هیچی طبیعی نین سەبەر زۆر هەرزانترە بە تایکیدمان ئەمە بێجگەل لە ناتەندروستیەکەی کەوا لە ڕووی ئەو بڕە شەکر زۆری کە تایەتی بڕی ئەو مادە کیمیانەی کەشکەتیاتی کە زۆر ناتەندروستم بۆ لەشی مرۆڤ کە زۆر خراپە بە هەموو شێوەی کۆمانە شەربەتی مێوش کە خەڵک زۆر حەزی لە یەکاومانە طبعا ئەگەر شەربەتێکی مێوژی تەواوەتی ئەخۆی کەوا 100% سروشتی بێت طبعا لەبەر لە ترێ ڕەش دروست سەکرێومانە مادەیەکی تایە کە پێێتە ڕزڤۆتۆڵ یەکێکە لەو فایتۆنیوترنتانی کەەوە زۆر باشن دژە پیریە ینی حتا بە حەب دروست سەکرێ بۆ کۆڵی دژی پیری بەکارێتۆمانە کاریگەریکی زۆر چاکی هەیە لە قسەخانەکانی لەشی مرۆڤ دژە ئۆکسێنەرە دژە هەوکەرە ئەمانە بەڵام نابێ ڕۆژەکەت بۆ بشکێنی یعنی هەرچەنێ بێشەکر بێ و سروشتی بێتۆمانە ئەتوانی تۆ ڕۆژە ئوکڵی حەزر لێ کرد دوای ئەوە 1-2 سەعات کەوا ڕۆژەکە شکاند و بە تەواوەتی خانەکانی هێور بوویەوە لە ڕووی کالۆری ئەو کاتە توانیت کەمێ بخۆیتەوانە بە فی کل ئەحوال ئەبێت زۆر کەم بخۆین. بڵێ باشە دکتۆر باز لەم شتانەی تریش بکەین سەوزەکان و میوەکان لە بەروی کاتەکانمان تێکەچە لە کاتی ڕەمەزانە با بڵین ڕەنگە لە شەوان زیاتر بێگومان میوە بخورێت باز لە میوەکان بکەین بزانین کەی بیخۆین و چۆن بیخۆین. طبعا میوەکان بە شێوەیەکی گشتی لە مانگی ڕەمەزانە کێشەکەمان ئەوەیە ئێمە ئەگەر ئەمانوێت ئەگەر تۆ پرسیار لە خۆت کە ئەتەیە ڕەمەزان وەکو فرسەیەک بێ بۆ دابەزینی کێش بکاربێنی یا ئەو تا بۆ سوودی تەندروستی گشتی لەشت یعنی من کابرایەکم مەسم منە هیچ کێشەی کێشم نییە ئەمێ بۆ سوودی تەندروستی گشتی لەشم بتوانم بە ڕۆژوو بم لەبەر زۆر طبیعیە شەو ئەتوانی مەسەن 50 گرام تا 100 گرام لە میوەکان بخۆی میوەی سروشتی مەسەن و دائیمەن محاولە بکە کە زۆر کەمترین بڕخۆ و زۆر ئەو نوعانە بخۆ کە زۆر شیرین نین بۆ منە مۆزمانێ مۆ سێ نوعمانەیە گەرم لە حەزە بکەن مۆزی زەردمانێ مۆزی ڕەشمانێ مۆزی سەوزمانێ سەوزەکە زۆربەی زۆری ڕیشاڵە طبعا و بڕێکی کەمترین بڕی فرکتۆزی تایە هەتا زەرد ئەبێ زیاتر فرکتۆزەکەی زۆرترە بێ و شەکەکانی زۆرتر کە ئەگاتە مەرحەلی ڕەشبوون طبعا ئەو زۆر لەبەرەوە تو ئەتوانی مەسەن پارچەی مۆز خۆی حتا ئەتوانی ئەگەر بۆ دابەزینی کێشە مەبەستەوەمانە هەتا ئەتوانی مۆزی سەوز خۆ ئەتوانی بکەی بە شەیک مەسەن بۆ منە بکەی بە عسارا و بیخۆی تۆمانە تا ڕادێ و هەروەها بۆ ئینیش تێرکەرە لەبەر بڕی ئەو ڕیشاڵانی تا زۆر تەندروستە حتا بۆ کەسانشی کیتۆس دەکەن مۆزی سەوز کاریگەریکی زۆر چاکی تەندروستیە ئەو خاتە سەر کیتۆس بە شێوەیەکی چکە لەناو گەدەی مرۆڤ هین دروستەکات بێتە SCTCs Small Chain Fatty Acid باشە ئەمانە کاریگەری چاکیان هەیە بۆ کیتۆنی ناو لەشی مرۆڤ کەوا زیاتر بخەن کەختە کیتۆس بەعام ئەگەر مەسەن سێوت خوار ئەگەر پرتەقاڵ خوار محاولەکە میوەی بخە کە زۆر شیرین نەبێت زۆر نەگەی و بێت تا ڕادێ و ئەگەر تۆ کێشەی کێشت نییە و هەروەها بۆ تەندروستی گشتی زۆر طبیعیە ئەگەر شەوانە مەسەن لە تێ سێو یا دوو لە تەوە کێشەی ئێمە لە بڕەکایەتی ئەگەر ملا حەزە بکەی خەڵکەیە لە یەک دانیشتنا مەسەن کیلۆ بۆ کیلۆنیە پرتەقاڵمەوە سێوە خواتە زۆر خەتەرە لەبەرەوە بڕی فرکتۆز ناو لەشی مرۆڤ ڕۆژانە جگەری تۆ توانای پرۆسسکردنی بەدەر لە دابەزینی کێش باسی دابەزینی کێش ناکەین وەکوتمان ئەگەر شخصێ بێت کەوا هیچ کێشی نەبێت لەشی تۆ لە ناو جگەری مرۆڤ بڕی تقریبا نزیک لە بینی 20 بۆ 30 گرام زۆر بە ئاسانی حتا هەندێک دراسات تا 50 گرامیش فرکتۆز پرۆسسکە کە بوو بە 9 گرامی تر تۆکسیکە ڕێک وەکو چۆن ئەبێ بەژەهر وەکو چۆن کحول بەژەهری لەناو ئەڵدیهای دروستەکە لەناو جگەرە و بە خراپتریش شوێکی کحول تۆ هەندێکی لەناو دەماغ و هەرنێکی لەناو گەدە و هەرسا پرۆسسەکە بەس فرکتۆز لە هیچ شوێنەکان ناکرێت تەنها لە ناو جگەری مرۆڤانە. باشە دکتۆر ئێمە هەموو جارێک باز لە ژیانێکی تەندروست و گرنگی ژیانێکی تەندروست دەکەین ئەمڕۆژ مانگی ڕەمەزانمان بەستەوە بە ژیانێکی تەندروست چۆن بتوانین سوودی لێوەرگرین پێمان بڵێ گرنگی ژیانێکی تەندروست بۆ جەستەی هەریەکە لە ئێمە چییە؟ گرنگی ژیانێکی تەندروست بۆ جەستەی ئێمە و باسمان کرد مەسەن بۆ نمونە بەدەر لە ڕۆژوبوون قەزایە بەگشتی و مانگی ڕەمەزان دوای مانگی ڕەمەزان بەگشتی تەندروست بین چ سوودێکمان پێگا؟ ئەتوانین مانگی ڕەمەزان بەکاربێنین ئەو سی ڕۆژە بۆ کۆڵی قاڵبوونی لەشمان یەکی خێتە ناو قاڵبەوە قاڵبوونی لەشمان کە بریتە لە چی بە شێوەیەکی گشتی لە مانگی ڕەمەزان تۆ یەک ژەمە خۆیت ئەگەر بتوانی باشترین شتەوە ناتمە سەری کە چۆن بە شێوەیەکی تەندروست ئەگەر ئەتوانیت بە هیچ شێوەیەک لە هەموو وەکۆڵە مۆدێڵەکان باشتر ئەوەیە کەوا بە هیچ شێوەیەک پاشەو مەکە ساعات 6:30 ئیسەبانگەیە تا 7:30 یا 8:30 دوو دانە ساعات زۆر بە شێوەیەکی خاوی کەمترین کاربۆهایدرێت زۆرترین
پرۆتینی تەندروست لەگەڵ چۆری تەندروستە بخۆ لە ماوەی ئەو دوودانە سەعاتە ئیتر لە دوای سەعات 8:30 دەست هەڵگرە لە هەموو جۆرەکانی کالۆری ئاوی لیمۆ و سرکەی سێوتانی بخۆی چای تاڵ و قاوەی تاڵش هەندێک توانی بخۆی بە شێوەیەکی کەم ئیتر تا ئەگاتەوە 6:30 سبەینی ئێوارەکە تۆ بە ڕۆژی ماواتە 22 دانە سەعاتەکە ئەمە تەندروستترین شێوازی ڕۆژوبوونە کە بتوانی باشترین سوودی تەندروستی لەوە بگەیت ئەگەر نەتوانی ئەو کاتە بۆ بەشی دووەممان ئەو کاتە ئەوەیە پاشێوێکی زوو بکە مەیگەنە سەعات 2-3 شەو لە سەعات 10:30 و 11 ئەو پڕەکەی شتێکی خەفیف خۆ مثلا بۆ زەیتون لەگەڵ زەیتی زەیتونە گەڕ ڕاشیە مثلا بۆ ناتوانانی پەنیرێکی کەوا کەمترین کاربۆهایدرێت وەکو مۆزەرەلا و مثلا بۆ چێدارۆمانە بەکاربێنی هەندێک لە سەوزاواتەکان بەکاربێنی تۆمانە بیخۆ کاتە شتی قورس و چەور ئەوانە نەخۆیت بە پاشێویش چەور ئەتوانی بخۆی کاربۆهایدرێتەوە نەبێت چەور بەجیا و کاربۆهایدرێت بەجیا قانونەکەی بەڵێ ئەگەر ڕاشی بخۆی بۆ نمونە لەگەڵ زەیتونە هەر شتێ نییە مثلا بۆ نمونە بەڵێ ملاحظە بکە سەعات 10:11 بیخۆمانە بانی نەتینوت ئەبێت ونبسيش تبعتمان لبروي للرئيس تايشنو يعني بطاطي لشت اخاطه حالتي تيربونه ومانا ككربوهيدرات اخوي ملاحظه بك همو كساني كايسه شو باشو كم لقر زما كدانش مثلا بقول باشو كان ساعات سو شاري شلو برنجو فاصله اخونا مانا هر ناقه تصعد انه ام كاتانا هم برسيش انا تيني انا تحدايا كم همو كسيسه اجا كسيك شو برنجو شلي خوار استبرسيني وتينيشيني مانا برو زور شوازه كينا تندرستانيه حتى اتواني بري فاستين كت زورتر به يعني لجاتي او 15 ساعات بيت تو ساعات دو دس هلق لخواردن او كاتب مثلا بو هجدن وزد 20 ساعات او باشتين شوازي تندرسيه بو اويكا سودي كي باش ورقين ولا هر ولا دوار ماني رمضان اتواني بهمان شيوه دوای کەمای ڕەمەزان تەواو بوو لەش قاڵب بووە کۆنتڕۆڵی شەهیەت بووە کۆنتڕۆڵی شەکری خوێنە هۆرمۆنی ئینسۆلین بە تەواوی کۆنتڕۆڵ لەشتا ئەو کاتە توانی ئیترۆ کات ئەو پەڕەکەی ئەتوانی ژەم و نیوە بخۆ یعنی ئێواران ژەمە قورسەکەی خۆت خۆ و هەروان نیوەڕوان ئەتوانی ژەمێکی زۆر خەفیف زۆربەی زۆری لین پرۆتین بێ خود هەندێک لە گۆشتەواتە یا وشکەکان یا تا گۆشتات بە چەوری و بەڵام بێ کاربۆهایدرێت بخفيفي نيوجم نيوران بخو وايواران يكجمي طواطي بخو ويتل بين كان هيك مخو او باشتين شوازي تندرسيه كدواي رمضان يتل خوت راه هنا بيتو هم بو دابزيني كيش وهم بو دسكوتني تندرسي گشتي دس خوش هاوريك ما نسيتي رمضان بو خوي گوري بو دابزاندني كيش نيه بلا من حزك ملامي بينه لبر او دياره هلبته خوي گورش بو اميدان ما رمضان دانا لبروش كشتكي تندرسته اما اتوين كسود لا سود تندرسي كان شي ببينين لراستي دست خوش به زور سپاس که لەگەڵ مانابووی ئەمڕۆ هیلاتمان کردی زۆر سپاس.